السيد الفاضلة. لەسەر چی سوپاسی بوودن دەکرێت؟ لە دوای بڕیاری گۆڕینی نەجلابوودنی سەرۆکوەزیرانی تونس و دانانی ئەحمەد حەشانی لە جێگەی لەلایەن لایەنگرانی قەیس سەعیدی سەرۆکۆمارەوە سوپاسی بوودن کرا. ئەوە لە کاتێکدا سەرۆکی ئەو وڵاتە لە سەدا 90 بەڵێنەکانی ناکام بوون. سەرەڕای ئەوەی ناوبراو وەکو یەکەمین سەرۆکوەزیرانی ژن لە تونس و وڵاتانی عەرەبی موژدەی زۆری بە دوای خۆی داهێنا، بەڵام هەر ئەوانی ئەو موژدانەیان دەبەخشیەوە زمانیان گۆڕا بۆ ڕەخنەگرتنەوە لە جیاوازیەکانی نێرینە بەسەر مێینەدا. بەڵام تونسیەکان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لێدوانێکیان لێەوە نەبیست. جگە لە هەندێک پێکەنین لە بەردەمی کامێراکاندا، هەرگیز بۆ هیچ کەناڵێکی میدیایی وڵاتەکەی نەدووە، هیچ ڕاگەندراوێکی لە دۆخی وڵات بڵاو نەکردەوە. ئەو دیمانە و دیدارانەشی تەنیا لەگەڵ کەناڵە بیانیەکان و بە زمانی بیانی بوون، ئەوەشی بە زمانی عەرەبی بوون پڕیان بوو لە هەڵەی زمانەوانی. بەڵام خاڵی گەورەی نەرێنی هەڵە سیاسیەکانی بوون بەرامبەر سەرۆک. سەرەڕای ئەوەی ئەو سەرۆکوەزیران بوو، بەڵام سەرۆکوەزیرەکانی بانگ دەکردە ئۆفیسی خۆی و سەرزەنشتی دەکردن و دەیگۆڕین بەبێ ئەوەی پرسی پێ بکات. تەنانەت بەبێ پرسکردن پێی وەزیری نوێی دادەنا و بەبێ ئامادەبوونی سوێندی یاساییان دەخوارد. تەنانەت قەیس سەعید ڕەخنەی لە ناهەماهەنگی نێوان وەزارەتەکانی دەگرت بەبێ ئەوەی ناوبراو هیچ تێبینیەک بڵێت. لە بواری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدا وڵات تووشی لەرزەی گەورە هات. ئەندامانی حکوومەتەکەی سکاڵایان لەسەر ڕۆژنامەنووسان تۆمار دەکرد و بەهۆی ئەو زانیاریانەی لەسەر شێوازی ئیدارەی وڵات بڵاویان دەکردنەوە دایان خستنە زیندانەوە. بۆ نمونە لەسەر راپۆرتی پەیامنێری ڕادیۆی مۆزایک، خەلیفە قاسمی ناوبراو بە 5 ساڵ زیندانی سزادرا. لە ڕوویابووریەوە قەیرانی خنکێنەری بێوێنە وڵاتی گرتەوە. سەرەڕای نەمانی زۆربەی مادە بنەڕەتیەکان هەموو نرخەکان بەرز بوونەوە. تەنیا لە 2022دا نرخی بنزین 5 جار بەرز بووەوە. حکوومەتەکەی ناکام مایەوە لە وەرگرتنی 2 ملیار دۆلاری سندوقی دراوی نێودەوڵەتیدا. لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەواوی گفتوگۆکانی لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیدا شکستیان هێنا کە دوایەمینیان لەگەڵ پەروەردەدا بوو کە وەزیری پەروەردە بڕینی موچەی 7,000 مامۆستای ڕاگەیاند. دوایەوەی 350 بەڕێوەبەری قوتابخانەشی دەرکرد کە ئەوە لە سەردەمی داگیرکردنی فەڕەنساشدا ڕووی نەداوە. ئەوە جگە لەو قەیرانەی لەگەڵ کۆچەراندا ڕوویداوە و گۆڕدراوە بە هێرشێکی ڕەگەزپەرستانە لە نێوان تونسیەکان و کۆچەراندا و چەندین قوربانی لێکەوتەوە کە ڕووی تونسی لە لای وڵاتانی ئەفریقی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ناشرین کرد. ڕێکخراوی من هۆشیارم بە بڵاوکردنەوەی راپۆرتێک و ژماردنی ئەو بەڵێنانەی سەعید لە ڕاگەاندنی کودەتاکەیەوە داوێتی بە تونسیەکان ڕای دەگەێنێت کە لە سەدانەوەی ئەو بەڵێنانی کە ناوبراو داوێتی شکستیان خواردووە. سەرۆک سەرەڕای هەموو ئەو هەنگاوانەی کە دەسەڵاتەکانی لای خۆی کۆ کردوێتەوە و هەموو پەیکەرەکانی ملکەچی دەسەڵاتەکەی کردووە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لە سەرخستنی بەڵێنەکانیدا شکستی خواردووە. حول دار الصلاح ولا بد من إيجاد حل جذري لبريس ودار الصلاح.